سڵاوتان لێ بێتوم کاتتان باش لە پاش تێپەڕبوونی زیاتر لە 2 ساڵ و نیو بەسەر ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکانی نێوان فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و هەروەها تورکیا وا بڕیارە جارێکی دیکە لە درەنگانی ئەم شەو یەکەمین گەشتی ئاسمانی نێوان سلێمانی و تورکیا دەست پێ بکاتەوە. بۆ مەبەستا بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی باسی لەوە کردووە کەوا بڕیارە کاتژمێر 10 خولەکی ئەم شەو فڕۆکەیەک لە ئاسمانی تورکیاوە بەڕێ بکەوێت بەرەو ئاسمانی سلێمانی و کاتژمێر 1 و 10 خولەکی ئەم شەو بگاتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی کە ئەمەش بە یەکەمین گەشت دادەنرێت لە دوای ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکانی نێوان فڕۆکەخانەی سلێمانی و تورکیا کە لە ڕۆژی 3 چواری ساڵی 2023 بە چەند هۆکارێکی سیاسی لەلایەن حکوومەتی تورکیاوە سەرجەم گەشتەکان ڕاگیران. بەڕێوەبەری فڕۆکەخانەی سلێمانی باسی لەوە کردووە کە لە سەرەتای دەستپێکردنەوەی گەشتەکاندا وا بڕیارە کە لە هەفتەیەکدا 4 گەشتی ئاسمانی لە نێوان سلێمانی و تورکیادا ئەنجام بدرێت کە بێگومان بۆ هەم گەشتی گەشتیاری و هەروەها بۆ بازرگانی پیشەسازیش بەڕێوە دەچێت. لە ماوەکانی ڕابردوودا لە ماوەی زیاتر لەم 2 ساڵ و نیوەدا کە گەشتە ئاسمانیەکانی نێوان سلێمانی و تورکیا ڕاگیران بە گوتەی بازرگانانی سلێمانی ئەمە زەرزەرە و زیانێکی زۆری گەیان بە کەرتی پیشەسازی و بازرگانی لە سلێمانی کە نەیان دەتوانی ڕاستەوخۆ لە تورکیاوە کاڵەکانیان هاوردەی سلێمانی بکەن و پێچەوانەوە کاڵەکانیان هەناردەی تورکیا بکەن.